هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش 34 ساڵە ئێمە لە باشووری کوردستان ڕاپەڕینمان کردووە، ڕاپەڕینی خەڵکی کوردستان. ڕاستیەکەی دوای ڕاپەڕین و چەند ساڵێکی دیاریکراویشە بە دڵنیاییەوە قسەی جددی لەسەر جەدواکان و با بڵێن دەرەنجامەکانی ڕاپەڕین دروست بووە. گوتارێکی دیاریکراو ئێستا ئەگەر نەژبوو بێ بە گوتاری سیاسی، بەڵام گوتارێکی دیاریکراوی ناو خەڵکی هەرێمی کوردستانە لەبارەی ئەوەی کە بۆچی ڕاپەڕینمان کرد و ڕاستیەکەی دەرەنجامەکان کاتێک دەخەنە نێوتای تەرازوو لەگەڵ ویستەکان خواستەکانی خەڵکی کوردستان بۆ ڕاپەڕین، ئەو ویستە سیاسی و نیشتیمانی و نەتەوە یانەی کە بەردەوام کوردی لە باشووری کوردستان هانەدا بۆی بگا با بڵێن قوارەیەکی دیاریکراوی کوردستانی، لەو بارەیەوە پرسیاری گەورە ڕاستیەکەی لای خەڵک دروست بووە. هێزە کوردستانیەکانیش حزبەکان ئەوانەی کە ئەکرێ مەسەلەن ئارگومنتی سیاسی و تێگەیشتنی خۆیان لەبارەی دەرەنجامەکانی ڕاپەڕین و حکومڕانی لە هەرێمی کوردستان تاوتێ و گفتوگۆ بکەنەوە بتوانن دەری ببڕن، لەو بارەیەوە بە دڵنیاییەوە گوتاری دیاریکراوی ئەکرێ بڵێن دوو گوتاری دیاریکراو لە ناو هێزەکانی سیاسی لە هەرێمی کوردستانە بینی. دیارەوانەی دەسەڵاتدارن گوتارەکە نایشارنەوە کەم و کورتی هەیە، بەڵام هێشتان بە ئەرێنێت بە شێوەیەکی ئەرێنی لە دەرەنجامەکانی ڕاپەڕین ئەڕوانن، ئەڵێن هەندێک ئیشی دیکە ماوە ئەکرێ بکرێن، بەڵام گوتاری بەرامبەر بە دڵنیاییەوە پرسیاری جددی و قسەی جددی لەسەر دەرەنجامەکانی ڕاپەڕین و خودی حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە. بەڵام ئەوەی دیارە ئەوەیە گوتاری شەقام قسەی خەڵک ڕاستیەکەی ڕادیکالترە لەبارەی دەرەنجامەکانی ڕاپەڕین لە هەرێمی کوردستان و کامهێزەی زۆر با بڵێن لە ئەوجی قودرەتی ئۆپۆسیۆن بوون و گوتاری ڕق دەربارەی پرسە دیاریکراوەکانی هەرێمی کوردستان هەبوو بێ، بەڵام لەبارەی دەرەنجامەکانی ڕاپەڕینەوە هێشتان گوتاری لەگەڵ شەقامی کوردیە شتێک نەرمترە. من دووسێ با بڵێن تەوەر لەبارەی ڕاپەڕینەوە ئەم شەو باسەکەم، ئەو پەشیمانیەی وەکو جۆرێک لە گوتاری خەڵکی لێهاتووە تا چەند حەقیقەتی تایە، خەونە سیاسی و نیشتیمانی و نەتۆیەکانی کورد لە دوای ڕاپەڕین بەدی هاتن گەیشتن بە چۆ ئەگا بە چۆ قوارەی هەرێمی کوردستان وەکو با بڵێن دەرەنجامێکی سیاسی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە چۆ ئەگا و چی بکەین ڕاستیەکەی بۆ ئەوەی ئەو گلەیانەی هەن لە دەرەنجامەکانی ڕاپەڕین بکرێ شتێکیان ڕاست بکرێتەوە. من دوو میوانم هەیەم گفتوگۆیان لەگەڵاکەم. سەلام عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی خەبات بە ڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانن، هۆشیار عومەر عەلی سیاسەتکار، کاک وشیاریش لە سلێمانی میوانی زوومی ئێمەیە. کاک وشیار، کاک سەلام عەبدوڵڵا، هەردوو لا بەخێر بێن، هیوادارم زۆر باش بن. من دەرفەت لە تۆ وەرەگرم کاک وشیار لەگەڵ کاک سەلامە گفتوگۆ دەرفەتی ئەمەشی هەیە. سپاس کاک سەلام، دووبارە سڵاوت لێبێ، هیوادارم باش بی، بەخێر بێی بۆ زووم. بە دڵنیایی ئەو گوتارەت لای خەڵکی هەرێمی کوردستان گوێ لێ بووە، گوتارێکە پرسیاری جددی لەسەر دەرەنجامەکانی ڕاپەڕین هەیە و هەندێک جارە گەر بە تەنزیشەوە بێ بە خەڵکی ڕانیاڵێن چۆنتان خراپ کرد ئاوا چاکی کەنەوە. جار ڕاستیەکەی من پرسیاری ئەوەی کە بۆچی ڕاپەڕینمان کرد لە تۆ ناکەم، ئەوە بە دڵنیایی چونکە تێگەشتنە سیاسیەکانی ئێوە بە دڵنیایی و ئەزانم بە چ ئاراستەیەکە، بەڵام خۆ ڕەوایە بپرسین بەڕاستی ئامانجەکانی ڕاپەڕین چیان لێ هاو؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. پرسیارەکە ئەوەیە ئایا کە بەرەی کوردستانی دروست بوو دوای ساڵانێکی دوور و درێژی ناکۆچی ناو حیزبەکان، ئایا کە ئەو دەرفەتە هەڵکەوت بۆ گەلەکەمان کە ڕاپەڕێ و وەکە ناونا ڕاپەڕین، ئایا بەرنامەیەکی حازەکراو هەبوو کە ئێمە وەکو گەل داوای چیەکەین و چیمانەوەی و یان خواستەکانمان تا چه ئاستێک بڕەکە یا داواکارمان تا چەند ئەتوانین جێبەجێ بکەین و کە لە کێش و
توانای ئەو هێزە کوردیان نابێ ئەوی ڕاستی بێ بەرنمەیەکی دیاریکراوە بۆ ئەم ڕاپەڕینە نەبوو ئەتوانم بڵێم لە وەکو ناکاوێک هاتە کایەوە چونچی ئەو هێز و دەسەڵات و قودرەت و ئیمکانێتی کە حکوومەتی عراقی هەیبوو لە ساڵانی هێشتا یعنی هی ئەوە نەبوو کە لە شەو ڕۆژێکە ئەمە بڕوخێ و لە پرێکە ئەگەر حکوومەتی دیکتاتۆری ئەوە موو مغامراتە فاشلانەی نەکردایە ڕنگ بوو بەدایان ساڵی کە ئێمە نەگەشیناتە ئەو ئاستەی کە ئەو جۆرە ڕاپەڕینە بێتە کایەوە و ئێمە وەکولانەکان بیخۆزینەوە و بەشداری تیا بکەین ئەمە کە مادام بەرنمەیەکی ئاوایە کانگیر و تەوەقوعاتێکی ئەو تۆش نەبووە ڕاستە هەمومان هیوامان وا بوو کە ڕژێمی دیکتاتۆری هەرە بێ بڕوخێ بە تایبەتی ئەو گەمە سەرڕۆی گەورەی کە سەدام حوسێن و ڕژێمەکەی کردی شەڕێکی خوڵقان لە بینی عێراق و ئێرانە کە ماوەی 8 ساڵی خایان ئەوە بوو وردە وردە وای لە سوپای عێراقی کرد کە داکرمێ داڕمێ هێز و توانای نەمێنێ و لە ڕووی مادی و معنەوی و ژێرخانی وڵاتەوە داتە پێ و ئامادەکارێکی وای بێ کە ئاسان بێت لە مەودووە ئەگەر هەوڵێک لەوە بدرێکە ئەم ڕژێمە دوورخێتەوە لە کوردستان یان دەربکرێ یا ئێمە بە مافەکانی خۆمان تا ئاسێ بگەین بەڕاستی ئەوەی کە بوو بە شانس بۆ گەلەکەمان و بۆ سەر تا سەری هێزی مقاومەی کوردی ئەم مەغامرەیە بوو کە سەدام کردی و چوو کوێتی داگیر کرد بەڕاستی ئەوە هەرچەنە ئێمە لەو کاتە من لە دەرەوەی وڵات بووم بەڵام لەو کاتەوە ئێمە متابعی وەزعەکەمانە کرد یعنی ئێمە بوتمان ئیتر ئەمە دیارە ئەم جارە سەدام تووشی تەڵەیەک بووە کە زەحمەتە نەجاتی بێ و بە ئاسانی لێی دەرچێ چونکی مەسلەی داگیرکردنی کۆیت وەکو شەڕ لەگەڵ ئێرانە نەبوو کە پشتیوانێکی زۆریە بوو ئەو مێژووە ڕوونە ڕاستیەکەی بەڵام هێشتان پرسیارەکە ئەوەیە ئامانجەکانی ڕاپەڕین چیان لێ هاو بەڕاستی ئەمە ئەوەی کە ئامادە نەبووین بۆ ڕاپەڕین بازەکەم دەی چونکە بەڕاستی ئەوەی لەو ساتە ئێمە ئامادە نەبووین نابێت بە بیانووی ئەوەی ئێمە دوای ڕاپەڕین پرۆگرامێکی دیاریکراوی استراتیژیمان نەبوو بێ بۆ ئیدارەدانی هەرێمی کوردستان بە 6 مانگ بە ساڵێ کاکە بە 2 ساڵ بۆ بوو بگەینە شتێکی دیاریکراو آخر خۆ ئەمە واقعەکە ئەم تاریخە خۆ بێت تۆ لە تاریخە وشتاڵێنجی ئایا وەکووتم ئێمە پلانمان هەبوو ببین بە دەوڵەت بۆ نمونە ئایا پلانمان هەبوو هێزێکی سوپای هاوبەش دروستکەین پێکەوە ئایا پلانمان هەبوو ئاسایشەکان تێکەڵکەین و یەک دەستگای ئاسایشی سەر تاسەریمان هەبێ ئێمە لە دروستبوونی هەرێمەوە هەستکرا بەوەی کە بوو کە ئەنجامی هەڵبژاردنەکە بەو شێوەیە قوبوڵ نەکراوەکو واقع بە ناچاری بوو بە 50-50 یعنی لە سەرەتاوە دوو هێز دوو زۆن دوو تێڕوانینی جیاواز دروست بوو لە کوردستانە ئەمە وای کرد کە ئەگەر پرۆگرامێکیش لە دید و عەقڵی خەڵکا بوو بیاسەکردەکانە نەتوانرا بەجێبێنێت لەبەر ئەوەی ماوەی 2 ساڵ 3 ساڵی نەبرد لە 94 شەڕی ناوخۆ دروست بوو یعنی سەلام ڕاستیەکەی ئێمە گەرتاسە پێمان وا بوو بێ گرفتەکە ئەوەیە ئێمە تێگەشتێکی دیاریکرا و پلانێکی دیاریکراومان نەبوو هەر ئەوە نەبووە ئەوەش بوو کە سەرباری بێپلانیەکە خراپیش مامەڵە لەگەڵ دەرەنجامەکانی دوای ڕاپەڕین و ئیتر لە دەرەنجامەکانی هەڵبژارنیشەوە دەستی پێکرا لەو با بڵێن دەستکرا بەو خراپ مامەڵەکردنە لەگەڵ دەرەنجامەکانی خودی ڕاپەڕینە پێم وتی بەجددی ڕاپەڕین پرۆسەیە نەبوو کە بەرنامەیەکی دوور دێژی بۆ داڕژادێ چونکی کەس نەیەزانی عێراق وای بەسەریە باشە لەبەر ئەوە تۆ ناتوانانی ئێستا بڵێ ئایا ئێمە کە لە بەرەی مەعارەزە بوون
جبهەی کوردستانی لە کوردستانە داوای دەوڵەتێکرد نەخێر ئێمە داوای ئەومە داواکەمان لەگەڵ حکوومەتی عێراقا حتا کە ڕووخاش ئێمە لە نظامێکی فێدرالی زیاتر دە هیچ داوایشەکەمان نەبوو باش کە ئێمە لە مەوە داوای ئەومان کرد کە ڕێفراندۆم کرێ و لەسەر ئەو ویستە سیاسی و نیشتیمانی نەتەوە یانە هەمووی دێمەلات لە ئەنجامی سەرنەکەوتنی دێمە وڵات دڵنیا بە کاک وشیار ئێوە لە باری جەدەل و گومانەکانی سەرڕاپەڕین و دەرەنجامەکانی چۆن بیرەکەنەوە جەمان لە کاک سەلام عەبدوڵڵا بوو دەڵێ ئامادە نەبووین پلانێکی دیاریکراوی بۆ دانە ڕێژرا بوو و هەر بەڕاستی ئەگەر خودی ڕاپەڕینیش ئەڵێم ئەگەر کەزانم جوابەکەتە بێ چی بێ بەڵام ئەگەر خودی ڕاپەڕین خۆی پلان بۆ داڕێژراو نەبوو ئەوە ئەبێ بە بیانووی ئەوەی ئێمە دوای ڕاپەڕین دوای ماوەیەکی چوزانم چەند مانگی ساڵێک ئەو پەڕێ 2 ساڵ نەبووینە بە خاوەنی پلانێکی دیاریکراوی چەند ساڵی بۆ ئیدارەدانی هەرێمی کوردستان خۆی بێگومان مێژوو زانستە و ئاواش سیر ناکرێت لە یەکدی دکاوە ئێمە وەکو کورد نەتەوەیەشین پێشەوەشی ئامانجی سیاسی هەبێ قەواری سیاسی کوردی دروست بێت نووسەرەکانمان شاعیرەکانمان نوێژ نووسەکان دیاریان کردو ئامانجی کوردچیە ئامانجی کورد ئازادی بووە ئەوەی پەیوەندی بە ڕاپەڕینەوە هەیە دەبێت لە زیاد لە ڕەهندێکەوە سێریکەی سیاسی هەیە ئابووری هەیە سەربازی هەیە تا دوایی بەڵام پێم وایە ئەوەی کە ڕاپەڕین بێ بەرنامە بووە ئەرگومنتێکی ناڕاستە تەنانەت ئەوانەشی کە ینی دیدگایەکی خراپە خەنە ڕوو بۆ ڕاپەڕین وا ناڵێن بەرنامە هەبووە بە تایبەتی یەکێک لە خاڵە زۆر پۆزتیڤەکانی ڕاپەڕین ئەوە بوو کە لایەنە سیاسیەکان پاش ئەنفال پاش هەڵەبجە جۆرێک لە یەکگرتویان تیا بوو تەنانەت کە مفەوەزاتیش دەستی پێکرد لەگەڵ ڕژێمی بەعس و سەدام حسێنە لە بەغدا لە دوای ڕاپەڕین و کۆڕەوە بەیەکەوە بوون ڕاپەڕین بە بڕوای من ڕووداوێکی یەجگار گەورەیە لە مێژووی ئێمە و لە سەدەی 20ەما یعنی ئەگەر ئێستا تەماشای بۆ نمونە دۆخی ڕۆژاوا بکە دۆخی باکوور بکەیت ئەکرێ بڵێیت تۆ باکوور کورد نازانێ مافی چیە و ئامانجی چیە و بەرنامەی نییە 40-50 ساڵ تێکۆشانەکە کورد بە تایبەتی لە عێراقا لە پێش دروستبوونی دەوڵەتی عێراقەوە ئامانجەکانی خۆبەڕێوەبردن بۆ ئامانجەکانی ئازادی بۆ زۆر زۆر وازەحە بەڵام دوایەوە چی ڕووداوە ئەوە بابەتێکی دیکەیە ئەجینا بڵین ڕاپەڕین لە شەعنی کەم بکەینەوە پێم وایە ئەچینە چوارچێوەی ئەو پیلانە یاخود ئەو بەرنامەی کە چەندین ساڵە هەیە کە ئەگەر ڕاپەڕی نەبووە ئێمە وامان بەسەر ناهات ئەگەر ڕاپەڕی نەبووە کوردستان وای بەسەر ناهات تۆ ئارگۆمنتت پێ باش نییە کە مەسەلەن پرسیار لە دەرەنجامەکانی بەدەستکاریکردنی مێژووە جۆرێکە لە مێژوویەکی ڕێڤیژەنیست کە ڕووداوەکان لە دواوە ڕاپەڕین نا دەرەنجامەکانی نە دەرهەنجامەکانی ئێستا بۆ نمونە باسی ئەوە بکرێت کە ئێمە ئاسایشی جیا و بۆنە شتی جیا هەبووە یەکێتی و پارتی ویلایەنەکانی چوارچێوەی بەری کوردستانی هێزی پێشمەرگە و چەکداریان هەبوو دروستکردنی دوو حکوومەت شەڕی ناوخۆ دروستکردنی دادگای جیاواز دروستکردنی ئاسایش و دەستگای هەڵگری هەمووی دوای ڕاپەڕین بووە نەوشیروان مستەفا کە ئێمە لەم ڕۆژەیە سڵاوە نێرین بۆ ڕاحی و هەموو شەیدانی کوردستان بەبێ جیاوازی لەو ڤیددیۆ دۆکومنتارەی لە پێش هەڵبژاردننی کوردستانەوە لەنەوە دوو لەنەوە یەکایە باسی دەوڵەتی قانونەکە باسی ئابوووریەشی بەهێزەکە باسی مەحکەمەکە باسی پۆلیسەکە وەکو ئەمرازێکی دەوڵەت و سەر ڕای هەوڵە زۆرەکانی بۆ ڕیفۆرم کە سەرکەوتو نەبوو خۆی هاتە دەرەوە لە یەکێتی کە ژیانی پێبەخشی بوو و بوو بە گەورەترین ڕەخنەگری ئەو سیستەمە و پێم وایە ئەو ئامانجانەی ئێستا خەڵکی کوردستان هەوڵی بۆیان هەمانە ئەو ئامانجانەی ڕاپەڕین و پێش ڕاپەڕینەکە ئێمە وڵاتێکمانەوێت دیموکرات وڵاتێکمانەوێت ئازاد ئینسان بە کەرامەتەوە تیا بژی جیاوازی سیستەمێک لەگەڵ سیستەمێکی ترا بەڵام بەداخەوە ئەوە هەر چیرۆکی مێژووی ئێمە نییە چیرۆکی مێژووی زۆربەی نەتەوەکانە کە ئەڵێن شۆڕشەکان منداڵەکانی خۆیانە خۆن زۆر جار کە نەتەوەیەک قوربانیەدا چەند کەسێک ئەو تاریخە بە بارمتە ئەگرن و بەلا ڕێیابن جا کاک و شارلەو چێ کێشەکە ئەوە بێ ئێمە کاتێک کە باس لە هێزە کوردستانیەکانی ئەوانی کە خەباتیانە کرد وەکو ئازادی خواز لیان بڕوانین ڕاستێکی ئەوان خۆیان ناو نەنابوو ئازادی خواز هەمویان لە بەرنمەکانیان بۆ نایسا یەکێتی و پارتی بەرنمەکانیان بخوێنەرەوە ئەو کاتە دروژمەکانی یەکێتی چییە
یەکێک لە دروستەکانی دیموکراسی نییە باشە مافی چارەی خۆنووسین نییە پارتی دروشمەکانی چی بۆ خۆ زۆر ڕوونە بەڵام کە دەسەڵات هاتە پێشەوە و شەڕیش کە دواتە دروست بوو شەڕی ناوخۆ حتا ئێستا ململانەکانی کوردستان لەسەر چییە لە دوای ڕاپەڕینەوەکەوای کرد ڕاپەڕینیش لە چاوی خەڵکاکەوەی قوربانیشیاوە ناشرین ببێ لەسەر دەسەڵاتە لەسەر پارەیە لەسەر هێزە شەڕ نییە لە پێناوی سیستەمێکی باشتر باش کاک سوپاس دەکەم دێمە وڵات کاک سەلام ڕاستیەکەی گرفتەکە ئەوە نەبوو ئێمە لە کەمێک پێش ڕاپەڕین و لە ئەسنای ڕاپەڕینە پلانێکی دیاری کراو بۆ ئیدارەدانی ڕاپەڕینەکە خودی جوڵەکە بۆ نییە گرفتەکە دوایی ئەو با بڵێن ئەو وەرچەرخانە مێژوویەیە یعنی بەیاننامەی حزبێک نییە بەیاننامەی سەرکردەیەک نییە دوای 34 ساڵ نەڵێ ئەمە وەرچەرخانێکی مێژووی بوو معقولە تۆم وەرچەرخانێکی مێژووی لەسەر سینیەکی ئاڵتونی دێتە بەردەستت بەڵام ناتوانانی پلانێکی نەتەوەی نیشتیمانی دیاریکراوی بۆ دابنەی بۆی بزانی من لە 5 ساڵات چی یەکەم دواتر لە 25 ساڵات چی یەکەم ئیتر خۆتە زانی باسی چی یەکەم باسی پلانی استراتیژی یەکەم باشە بۆ ئەمە نەکرا ئاخر خۆمە بە یەکلایانی ناکرێت تۆ تاکو نەتوانی حکوومەتێکی فعلەن هاوبەش مشتەرەک یەک حکوومەتی ئێمە تا ئەمڕۆ بەدەست ئەوە ئەناڵێنین کارێن یەک حکوومەتەوە ئەوە تا ئاخر انتخابات ئاگان لێبوو بە چ تۆنێ بە تایبەتی قسەیەکرا یعنی کە تۆ نەتوانی بێ ئەوە ڕێبخەی ناتوانانی قەنەعاتیش بە خەڵکیت کە خەریکی چیت و بەمای چیت باشە ئێستا ئەوەنەی مەعارەزە هەیە دژی ئەم سیستەمەی کە ئێمە بەدەستمانەوەی ئەمڕۆ ئەوەنەی هەوڵی تێکشکان و ڕوخان و داڕوخانی ئەدرێ ئەوەنە پشتیوانی ناکرێ یعنی ئەوەنەی ئەم مەعارەزە لە هەموو دنیا هەیە بەڵام مەعارەزەیەکم نەدیوە بێوێ وڵاتەکەی نابود بێ وڵاتەکەی خاپور بێ وڵاتەکەی نەبێنێ دوژمن بە باشتر بزانێ ئەوە تا لەزەر زۆر مەسایلی بچووکتر هەمیشە وایان نەکرد ئەیانوت ئەگەر ئەم حکوومەتە مەواریدەکانی خۆی هەمووی تەسلیمی عێراقە ئەوە ئیتر عێراقە بێ بە شامی شەریف و ماگانە یعنی وایان لێ کرد کە حتا کولی مەسەلەکەمان بێ بە ماگانە وەرگرتن وای لێ هات ئەنوو نەوت بیت نەوتمانە داهاتی ناوخۆ داهاتی ناوخۆ درا چی ماوە کاک سەلام کاک سەلام دەرکە و هیچی وانە کە چی کاک سەلام ئەو کاتی لە ساڵی 1992 بژاردن کراوە دەرەنجامەکەی هەر چۆنێک بوو بێ حکوومەتێکی لێکەوتەوە یەکێتی و پارتی بەڕاستی فەرشی سووریان بۆ داخرا بوو بۆ ئەوەی باش مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان و حکومڕانیەکەیا بکەن چونکە نە ئۆپۆسیۆن هەبوو نە هێزگەلێکی دیاریکراو هەبوو ئەیوێرا بڵێ ئەرە یەکێتی و پارتی ئێوە خەریکی چین چونکە ئێستان تازە ڕاپەڕین کرابوو شتێکی وان نەبوو بە ڕاستیەکەی قسەی لەبارەوە بکرێ بەڵام لە بری ئەمە ئێوە چوون بەرەو شەڕی ناوخۆ هەرچەنە ڕاستیەکەی چونتان بۆ شەڕی ناوخۆش نابێت شۆکێکی زۆر گەورە بێت چونکە لە شاخی شەڕی ناوخۆ هەبووە ئەمە یەک دوو ئەوەی تۆ باسیەکەی یعنی ئەوەی کە ئێستا دروست بووە لەبارەی پرسیار دروستکردن لەسەر دەرەنجامەکانی ڕاپەڕین هەر بەڕاستی جۆرێک ئەو پەشیمانی کە هەیە پەشیمانیکی ناوەڕۆکە بێ ناوەڕۆکە یعنی بێ ئارگۆمنتە هیچ ئارگۆمنتێ ناخاتە ڕوو یان نەخێر ئارگۆمنتی بەقوەتی هەیە جددی هەیە نەخۆ کەس ناڵێ خەڵک معارەزە نەبێ خەڵک داوای ڕەوای خۆی نەکە خەڵک داوای پێویستەکانی ژیانی خۆی نەکات مافی خۆی نەک ئەوانە هەمووی ڕەوایە بەڵام ئەبێ لە چوارچەوەیە کابێ کە مەسلحەتی میلەتش خەیتە بەرچاوی خۆتە میشە ئێستا بۆ هەمیشە تۆ یەخەی هەرێم بگری حکوومەتی هەرێم بگری بڵێ هەموو خەتاکان حکوومەتی هەرێمە نەوتە درا بە حکوومەت داهاتی ناوخۆی درا بە حکوومەتی عێراقی داوای چی کردووە ئەوە تا ئێستا ڕۆژانە بە چاوی خۆت ئەیبینی هەموو مانگەیەک بیانوێژی تازە و پێگرێ ئەم ناوە غەڵەتە ئەمە وەڵحاصڵ ئەمانە هەمووی وایە بەڵام بۆ تەنیا ئێوە حکوومەتی معارەزە یان ئەو خەڵکە یەخەی بەس حکوومەتی خۆمان نەگرێت و هیچ ڕووناکەتە بەغا کاکە ئێمە ئەڵێن هەموو شتەکان ئێستا پارە لای بەغایە ئیمکانێت لای ئەوانە شتە لای ئەگەمە ئەگەر ئەتەوێت دەوری معارەزە بی لە معارەزەی
بەغدا بکە نەک مەعارەزەی کاک سەلام تۆ باسی ئەمڕۆم بۆکەی باسی 2 مانگ 3 مانگ لەمە پێشم بۆکەی کاکە باسی 3 ساڵ لەمە پێشم بۆکەی من باسی دوای ڕاپەڕینەکەم بەڕاستی 34 ساڵ هەرێمی کوردستان ئێمە دەی باش 2 دقە بۆ تۆ 1 دقە کاکە 1 دقە بای پێوەم بدەیشی ئێمە لە 92 پەرلەمان و حکوومەتمان دروست کردووە 92 لە یەکی 5 94 شەڕی ناوخۆ دەستی پێکردو ئێمە ژەواڵە مەڵم نابوو کوتان کردایە بۆ شەڕی ناوخۆ ئەکەن بە برادران بڵێ ئێمە توزای باوان بڵێ مەبەستی یەکێتی ئەوایە ئەوە شەڕەکەی هەڵقۆن کاکە خۆ من لە سلێمانی بووم ئەو کاتە مەعاون محافزی سلێمانی بووم کاک بەڵێ یان ئەگە فریان نەکەوتمە منیشانە گرت ئەو ڕۆژە لەبەرەوە ینی دوای ئەوە هەتا حکوومەت ڕووخاوە ئێمە لە ئیتیفاقی واشنتۆنەوە ئاش بووینەوە ئەژنا هەردوو لە سنوور دانرابوو بوو بە 2 دەوڵەتی جیاواز و 2 سنووری جیاواز و 2 سیستەمی جیاواز وابزانم ئێستەوانیە کاک سەلام کوردستانمە هەڵەواسی لە سلێمانی عەلەمی حکوومەتی زمانی باسی هەڵەواسی وابزانم ئێستا 2 ئیدارە نییە من نەمانگەیان بوو بە بەڵێ ئەڵێم وابزانم ئێستا 2 ئیدارە نییە تخوا بەس ئەوەم پێ بڵێ خەڵکێک هەیە مەسەلەن نیگەرانە ئەڵێ خۆزگە دەرەنجامەکانی ڕاپەڕین ئاوا نەئەبوون هەر بەڕاستی تۆ پێت وایە شتێک حەقیقەت لەم قسانەیە هەنەبێ مەسەلەن هەندێک داواکاری دیاریکراو هەیە دواتر دێمە سەریان هەندێکی تایە ڕاستە هەندێکی تایە ئیسرائیل هەواڵ ئیسرائیل لە 48 سربەخۆیی و دەوڵەتی دروست کرد لە ماوەی لە 5 ساڵە لە 53 جێشێکی گەورەی یەکگرتووی دروست کرد دام و دەستگایەکی دەوڵەتی دروست کرد ئەوە بوو ئێسەیەکێکە لە بەهێزترین دەوڵەتەکانی ناوچەکە کە ئەو تەحەقوم بە مەسیری ناوچەکەشەوەکە ڕوونە ڕاستە بەڵام ئەڵێکی ئەوەی ئێمە خەریکی خۆخواردن بووین خەریکی شەڕی ناوخۆ بووین ئەو مۆڵەتە دروست نەبوو ئەو ویستە نەبوو لای خەڵک ڕەنگە ئامادەجێژی عەقلی معنەوی پەرەسەنی ذاتی ئەوە نەبوو بێ کە ئامادەبی ئەژنا یعنیشی معقولە تۆ دوای ئەنفال دوای کیمیاباران بێ شەڕی یەکتری بکەی هیچ میلەت تشتیوای کردووە ئایا یەهودیەکان دەی نیگەرانیەکەش کاک سەلام نیگەرانیەکەش لە پارتیەکێتی ڕێک ئەو قسەیە کە ئێستا تۆ کردت بەڕاستی دوای ئەنفال ئەکرا ئاوا مامەڵە لەگەڵ دەرەنجامی ڕاپەڕینێکا بکرێکە بەڕاستی وەکو خۆتەڵی هیچ بەرنامەیەکی بۆ نەبوو غەڵەتەکانی سەدام حوسێن وای کردکە ئێمە ئەوە بکەین دێمەوە لات هەندێک پرسی ورتر باسەکەین کاک وشیار دووشت بکەینە پێوە نان و ئازادی نان و ئازادی هەر بەڕاستی ئەگەر ئەم دوانە بکەین بە پێوەر ئارگومنتی ڕەخنەگرتن لە دەرەنجامەکانی ڕاپەڕین ئارگومنتێکی ڕەوانیە زانی کاک ڕەنجەمە گرنگە دووشت جاکەینەوە ڕاپەڕین کە ئەو کووتمان ڕووداوێژی گەورەیە ئامانجی نزیکی چی بوو ڕزگاربوون بوو لە زوڵمی ڕژەمی بەعس ڕاونانی بووە ئەمە لە هێرشکردن بۆ سەر دامەزراوەکانی حزبی بەعس عسکەری ئەمنی استخباراتی لە هەموو شارەکانە دیار بوو ئەلین گرنگە ڕێڕەوی مێژۆکە خۆی بجێرنەوە دواتر کۆڕە ڕوویە دواتر بڕیاری ئەنجومەنی ئاسایش و ناوچەی ئارام دروست و کورد دەرفەتی بۆ ڕەخسا کە با بڵین خۆی ئامادەکە بۆ هەڵبژاردن و پەرلەمان و حکوومەت تەنانەت نەوشنە مستەفا لە بیرەوەرەکانیە مفاوەزات لەگەڵ مفاوەزاتی نەوەیەک باسێکاڵێ ئێمە کە بڕیاری ئەنجومەنی ئاسایش دەرچوو بۆکو سەرکرداتی کورد لە گرنگی ئەم بڕیارە دەرناچوین بەڵام لە 92 بدواوە تەنها نان و ئازادی نییە تۆ ئەم دووشتە بەرهەمی سیستەمێکی دیموکراتن من پێم وایە لە ڕەخنەگرتن لەوەی کە خەڵکی ئێمە قوربان خەڵکی ئێمە زۆر پشو درێژ بوو و هەمیشە میلەتەکان لەسەر حەقن بە خەڵکی کوردستانیشەوە ڕخنەیەکی نادروستە یعنی ئەوەی کە تۆ خاڵێکی جوان بوو قۆناغێکە بوو یەکێتی و پارتی هەموو شتێک خۆیان بوو ئەڵبەتە ئێستاشتیان بێ هەرەوەکەن بینیمان بۆ نمونە پارتی لە دروستبوونی ململانەی لەسەر سیستەمی سۆرۆگایەتی پەرلەمانی داخست تەنها پەرلەمانێکە بەرهەمی با بڵین قوربانی کورد بۆ ئەوانە بووە بەڵام ئەوەی ئامانجەکانی بووە لە دیموکراسی بەدی نەهاتووە سیستەمی کوردستان بە هیچ شێوەیەک پێوەرەکانی دیموکراسی و دیموکراتی زەبوونی تیانە بە تایبەتی لە 5-6 ساڵی ڕابردووە
سیستەم بەرەو ئەمنی چووە بەرەو ئەسکەری چووە لەسەر کۆمنت و لەسەر شتی زۆر بەسیط خەڵک دەستگیرێکرێ و ئازارەدرێ و هەڕەشەی لێکرێ لە مۆزوعی ئازادیە ئازادی نییە ئازانی بن زۆر جار کە دیبلۆماتەکان گفتوگۆکەین لەسەر دۆخی کوردستان یەک شتەکەم بە نمونە ئەو ژمارەی گەنج کوردستانی جێهێشتووە لەم 4-5 ساڵەیە ڕەنگە لە نەوەتەکان ئەوەندە ڕۆشت بێ گەر سیستەم باش بێ خەڵک لە دەستی ڕناکات بە تایبەتی گەنج لەبەرەوە لە نانیشە دیارە ئێستا لە کوردستانە نادادیەکی ئێجگار گەورە هەیە طبقەیەک هەیە هەمومان بە بەرچاوی خۆمانەوە ئەیبینین لە ناو حیزبەکانە بەهۆی پێگەی حیزبیەوە بەرهەمی ئەو ماندووبوونەی خەڵکە خۆن ڕێژەی زۆری خەڵکیش دۆخێکی ئێجگار سەختی هەیە لەبەرەوە ئەگەر بینە سەر ئەو حەقیقەتە ئەرشی ئەمە ئەمڕۆ دەست پێکە ئەلبەتە ئازادی نان شتێکیکەیە بەڵام ئازادی شتێک نییە میرات بێت لە باوکەوە بۆ کوڕ لە جیلێکەوە بۆ جیلێک هەموو جیلەکە بێت تێکۆشانی بۆ بکە ئێمە هێشتا لە دەست پێکین وە گەورەترین مەترسی لەسەر هەرێمی کوردستان لە ڕابردوو لە ئێستاە ئەو کێشە ناوخۆیانەیە ئەگەر لە کوردستانە ئەم کێشانە نەبووە خەڵق قەت پەنا نابا بۆ بەختە بەڵام ئێمە وەکو میلەتێک قوربانیمان ناوە بۆ ئەوی کە وڵاتێکی ئازادمانە بێت تا ئێستا بەدینە هاتووە و بربەستی بەردەم ئەمەش یەکێتی و پارتیستەکە کە سەلام وا ئەڵێ بەڵام هەر کتێبەکانی مەسعود بارزانی لە ماوەیە بڵاوبێتەوە وا ناڵێ شتێکی کە ئەڵێ خۆیانەکەنە خاوەنی مێژۆکە بەڵام خۆیان لە بەرپرسیارەتەکە دزنەوە ئەمە ناکرێت بە هەردوو دیوەکەیاتەوە بڵێ منە مێژۆهی منە من کوردم ئازاد کردووە کە خۆ دەزانی کە یێتە سەر گۆڕانکاری بۆنە لە سیستەمی سیاسی و لە دەسەڵاتە ئێمە شۆڕشمان کوێمە چۆڵی ناکەین تا ئێستا بە شەرعەتی شۆڕش کە گواستیویان تۆ بۆ جیلی دووەمیش ئەجوڵەن نەک شەرعەتێکی دیموکراتی لەبەرەوە هی ئەوە نییە ئەم سیستەمە هی ئەوە نییە لە کاتێکا سەدانەوەدی خەڵک بەوانشی ئەندامێشێتی و پارتین لێ ناڕازین زۆربەی ئەو خەڵکە بۆ نەموچە خۆرەکە کاسپیشەکە پەیوەندی بۆ ئابووری ئەمە ئابوووریەکمان نییە هەمووی ناڕازیە لەو سیستەمە لەبەرەوە ئەگەر ئەمە بیانەکە بێ کە شەڕی ناوخۆ دروست بووە شەڕی ناوخۆ ئەگەر خۆیان نیانویستایەکێتی و پارتی ڕووی نادا هەمومان بیرمانە ئەو نادادیە خۆیان بیانوێتوانن چارەسەری بکەن ئێستا بۆ نەدروشمی پارتیەڵە یەک پەرلەمان و یەک هەرێم و یەک حکوومەت چی ڕێگر بوو لەوەی دروستیکەن تا ئێستا لەبەرەوە هی ئەوەیە بەرپرسایەتی هەڵگرن چونکە ئەو دۆخی کە ئێستا هەیە بەردەوام نابێ و چۆن ئەوەی کە ڕاپەڕین و ڕووداوەکانی ڕاپەڕین پێشبینی نەکراو و ڕووداوی گەورە و پێشبینی نکراو لە کوردستان و لە عێراقی شارڕوەدا وەکو تۆفانێک هەمویان لەگەڵ خۆیان بە ینی ئێمە لە بەردەم ڕاپەڕینای نەک ڕاپەڕین لە پشتمانەوە بێ بەو معنایە یان پێدەچێت نە هیچ سیستەمێک کە هێزی لە میلەتەکەی وەرنەگرت بێ نەیتوانیەوە بەردەوام بێ ئەمەی کوردستان بەم دۆخی ئێستەوە لە کۆتایەکەیە باش وەڵا کاک سەلام پرسی ڕەوایەتی حکومڕانی کردن شتێک بوو کە ئەمیز باسی بکەم ئێمە وەکو کورد خەباتێکی نەتەوەی و نیشتیمانی و سیاسی بوو دەستماندا بووە ئیشمان لەسرە کرد ئینسانی کوردی خەونی هەبوو خەونی سیاسی هەبوو خەونی نیشتیمانی و نەتەوەی هەبوو هەر بەڕاستی کوان ئەو خەونانە چیان لێ هات ئەمە یەک دوو هەر خۆشت هەندێک ڕەخنەی دیاری کراوت لە دوای ڕاپەڕین گرت بەڕاستی ئەوەی کە کرا ڕەوایەتی نوێنەرایەتیکردن و حکومڕانیکردنی لە هێزە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان نەسەنۆتەوە چەند ساڵە هەر بەڕاستی ئێستا ڕەوایەتیەوەیانەیە حکومڕانی هەرێمی کوردستان بکەن ئەگەر پێوەری دیموکراتی لە هەموو سیستەمێکی دیموکراتیە هەڵبژاردن بێ بەڵێ ئیسبات بوو ئەم دوو حیزبە تا ئەمڕۆ زۆرینەی دەنگەکان بەدەزێنن لە هەموو هەڵبژاردنەکانە خۆت ئاگا لێ بوو ئەمە پێنجەمین انتخابات و نۆمین حکوومەت و ئەمە دەیەمین حکوومەتە لە 92ەوە ئاڵوگۆڕی دەسەڵات و حکوومەت لە ڕێی انتخاباتەوە بە تایبەتی تۆ ئەگەر لە دوای ڕوخانی ڕژەمیشی وەرگری کە هەردوو لە حکوومەتێکی هاوبەشان دروست کرد هەموو جارێ ئەمە بە هەڵبژاردن بووە یعنی بە خۆسەپاندن نەبووە بە انقلابات نەبووە بە هێزێکی سەربازی دەسەڵات نەگیراوەتە دەست ئەوە تا خۆ دەبینی کە مراقبینی دنیا چاودێری پرۆسەکان کردووە نەتەوەی گرتوەکان ئاگادار بوون ئەمە ئێستا واقعەکەی لە کوردستانە خەڵک ڕەنگە حەزکە کۆنیسەکان
بۆ نمونە یان هەر ڕادیکاڵەکان دەسەڵات بگرنە دەست یا ئیسلامەکان حەزکەن ڕژێمێکی ئیسلامی بێن نەکایەوە بەڵام ئەوە خەڵکە بڕیارەدا هەتا ئەمڕۆ کە ئینتیخابات کراوە لە کوردستان لە خلالی ئەم 34 ساڵە ئەو هێزانە دیارن کە چێ زۆرینەی خەڵکی لەگەڵایە. کاک سەلام ئەگەر ئیمانتان ڕوونە بە سیستەمی دیموکراتی و هەڵبژاردن هەیە ئەوە حەقە باشە یعنی لە نەودۆیەکێتی و پارتی کاڵبژاردنیان کرد دواتر ئیتر 50 بە 50ەکە سەپێنراوەکو خۆت ئەڵێ لە 94 شەڕی ناوخۆ کرا لە 98 ڕێکەوتنی واشنگتن کرا ئیتر دوای ئەوە هەندێک ئەگەر ئارامیەکی دیاریکراو لە هەرێمی کوردستانە هەبوو بێ بەڵام بەڕاستی هەموو شتێک کرا بە دوو ئیدارەی هەموو شتێ لەت کرا نەوتەکەی نەبێ ئیتر دوای ڕوخانی ڕژێمی سەدامیش دیارە حکومڕانی لە هەرێمی کوردستانە چۆن بوو چۆن نەبووە پێت وایە سەرباری ئەمانە سەرباری شەڕی ناوخۆ خراپی مەسەلەن گوزەران لە زۆربەی کاتەکان لە هەرێمی کوردستان چەند ساڵێکی دیاریکراو نەبێ خەڵک ئەو هەموو ڕەخنەیەشی هەیە لە پارتی وێکێتی بەڵام دەنگتان پێیاتەوە ئەوەندە ڕازین لەو پرۆسانی هەڵبژاردن کە لە هەرێمی کوردستان بەڕێوە چوون واقعەکە ئەوەیە خۆیترەوە بە زۆر نییە واقعەکە ئەوەیە پارتی 39 کورسی هێناوە برادرانی یەکێتی بیسوسیان هێناوە فڵان حیزب کورسیەک هێناوە فیسا حیزب 4 کورسی هێناوە شخصیتێک کورسیەک هێناوە ئەوە واقعەکە کەی بینی باشە یعنی ئایا ئەمە بە زۆر سەپێنراوە ئەم دەگانە بە زۆر پەیدا کراوە یا دەنگی خەڵکە ئەو خەڵکەیە کاک خەڵکەکە تا ئێستا ئەوەی ڕاستە ئێمە ناڵێ خەڵکی ناڕازی نییە ئەتوانێت بەڵام ئایا ناڕازیەتەکە ئەکسەرێتە ئەگەر ئەکسەرێت وایە دەنگیانە بە حزبێک کە ناڕازیە لەم حکوومەتە بۆ کەوایە ئەگەر ئەوە تەمسیل هەموو خەڵکەکە ئەو معارزە بەهێزە کە دژی حکوومەتی هەرێم و جۆری بەڕێوەبردننی دەوڵەت و حکومڕانیە لە هەرێمی کوردستان ئەگە خەڵکێک ئەوەنە دژێتی فەرم و ئەوە ئەرز و ئەوە گەز با دەنگ باشە ینی کاک سەلام تۆ پێت وایە پارتی وێکێتی خەونە سیاسی و نیشتیمانی و نەتەوەیەکانی خەڵکی کوردستانیان نەکوشتووە هێشتان بە زیندوی لە ناو خەڵکا ماوەتەوە و هێشتان پارتیوێکێتیش نوێنەرایەتی ئەو خەونە سیاسی و نیشتیمانی و نەتەوەیان ناکەن ئەوە پەرەسەندنی کۆمەڵگەی خۆ بەدەست ئێمە نیە بۆ منونە جاران کاژەکان داوای 4 پارچە کوردستانیان نەکرد ئایا ئێمە ئێستا تا ئێستا پارچەیەکی سەر بە خۆمان هەیە وەکو دەوڵەت نەخێر خواست و حەز و ڕەغبەت جیاوازە لە واقعەکە ئەمەیە کە هەیە ئێستا باش سپاس دەکەم کاک سەلام ڕاستە بە تۆ دێمەوەلات قسەی ترمان ئەگەر دەرفەتە بوو کاک وەشیار هەر بەڕاستی سەرباری ئەم هەموو شتەی کە باسمان کرد و پرسیاری جددیش ئەگەر لای خەڵک دروست بوو بێ لەباری ڕەوایەتی ڕاپەڕینەوە ئەوە نییە خەڵک هێشتان خەونی سیاسی هەیە خەونی نیشتیمانی و نەتەوەیی هەیە چاوی لەوەیە کوردستان ببێ بە دەوڵەت بۆ نمونە وزانم پێی وایە ئەکرێ هەرێمی کوردستان دۆخێکی باشتر بەخۆی و ببینێ لە خەونە سیاسیەکەیە بۆ نمونە گەنجێکی کوردستان ئەتوانێت خەون بەوە ببینێ بێ بە سەرۆکی هەرێمی کوردستان ئیشی بۆ بکە مەسەلەن گەنجێکی ناو پارتی دیموکراتی کوردستان ئەتوانێت خەون بەوە ببینێ ئیش بۆ بکات بێ بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان شتەکانەوە نەخراپ نین خۆی خەون بینین ئەڵێن خەون بینین بەلاشە هیچ لێ ناچێت ئامانجە من ئەمیشە پێم وایە ئەوەی کە ئێمە لە پێناوی قوربانیمان ناوە ئامانجی نیشتیمانی و نەتەوەیی و دیموکراتیش بوون زەنی هەتاکو شەڕی داعشیش جۆرێک لە چاوپۆشی هەبوو لە ڕووی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە لە هەرێمی کوردستان بەڵام لە دوای ئەوەوە ینی ئەگەر ڕێکخراونە دەوڵەتەکان و حتا نەتەوەیە گرتوەکان و ئەوروپا و ئەمریکا کە ئێمە بەبێ پشتیوانی ئەوان نەئەمانتوانی ئەو هەرێمی کوردستانە دروستکەین نەئەشتوانین بەردەوام بینی ئەی تەماشاکە ئۆکرانێ دەوڵەتێکی زەبەلاح و گەورەشانی لە ڕووی ڕوبەر و دانیشتوان بەراورد ناکرێ بە کوردستان لە چرکەیەکە ئەمریکاڵێ من پشتیوانی ناکەم چۆن دۆخی تێکەچێت لەبەرەوە ئەم شێوازە لە
بیانوێنانەوە بۆ ئەم سیستەمێکە تا سەر مۆخی ناوەسقانەکە گەندەڵە جارانیان و نەخێر گەندەڵی نییە گەندەڵی لە ئەمریکا شەیە لە هەموو شوێنێ سەڵێن بڵێ گەندەڵی هەوڵدین چارەسەریکەین ینی سیستەمی کوردستان ئەگەر بکرێ نایی بنی سیستەم کە هاوشێوەی نیە لە کوردستان ئەگەر لە ڕووی زانستیەوە پێوەریکەی کە لە لەوانەشە دیموکراسی هەڵبژار نیچێکە لە پێوەرەکانی حکومی قانون پێوەرێکی ئەجگار گرنگە ئازادەکانی ئەجگار گرنگە و لە هەڵبژاردنەکانیشە بۆ یەکەم جار پارتی لە تاریخی خۆیان لەو 34 ساڵەیە هاتووتی من بەشداری هەڵبژاردن ناکەم بۆ وڵات دیزاین کراوە ئەمە ئیتر لەمە بەڵگە زیاتر لە زمانی خۆتانەوە نامەکانی مام جلال نامەکانی مسعود بارزانی سەرکردەکانی تر هەیە هەمووی ماوە کە ئێوە تەزویرتان کراوەڵێ نەخێر ئێوە تەزویرتان کردووە لەبەرەوە هەڵبژاردن قەت پێوەەر نییە ئەو ڕێژەی بەشداریش لەو هەڵبژاردنەیە نەبوو اینجا بۆیە ڕەوایە بڵێن هەموو ئەمی کە گوزەرا خەونی ئینسانی کوردی کوشت خەونە سیاسیەکان خەونە نیشتیمانی و نەتەوەیەکان نا من پێم وایە چارەسەر ئێستاش ئەوە نییە تۆ بڵێ خۆزگە ڕاپەڕینە بواە بگەڕێنەوە چکە ڕووداوێکە ڕوویاوە ڕۆشتووە چارەسەر ئەوەیە ئێمە ئەوەی کە ئەوێ سیستەمێکی ئازاد و دیموکراتە بێت لە وڵاتەیە بەرەو پێشەوە بڕۆین و لە کەم و کوڕەکانیش با بڵین دەرسوەرگین بەڵام گرفتەکەی ئێمە ئەوەیە ئێستا خەڵکی کوردستان تا 2015 پێی وا بوو هەڵبژاردن پەرلەمان شوێنێکە بە گۆڕانکاری ئەو شەڕی ناوخۆ بوو شەڕی کۆڵان بوو شەڕی شار بوو ئێمەچین لە پەرلەمانە شەڕەکەی بەڵام کە پەرلەمان داخرا خەڵکی زۆر ینی باوەڕی بە گۆڕانکاری نەماوەلەوە یەکێک لە مەترسیدارترین نەتیجەکانی سیاست یەکێتی و پارتی لەو قۆناغی پێشوە کە ئامادە نەبوون دان بە هەڵبژاردن نەتیجی هەڵبژاردن نابنێن و ناڕەزایەتەکانی خەڵک بنێن وان لە خەڵک باوەڕی بە سندوقی دەنگدان نەمێنێ وەکو بەڵێ چکە بەرەو توندوتیژیت ئەبا بەرەو بەدیلی تر دەبا ئێستا خەڵکێکی زۆر هەیە ئەڵێت بەدیل ئەم هێزانە بە شەڕ هاتوون بە شەڕ لەبێ ناڕۆن لە کاتێکا تۆ پێویستە بەرەوەی بەرەو کۆمەڵگەیشی مەدەنی بچی بەرەو کۆمەڵگەیشی کراوە بچیت بەڵام گرفتەکەی ئێمە لە چیایە هەموو ئەم شتە ئەکرێ بە یەک شت و ڕابردۆکەش ناشیر دەکرێت من زۆر جارێکێتی و پارتی خوانەکە نە ساحبی و تاریخە بۆ نمونە من تا ئێستا نازانم مسکوپرسی باوکم لە شوێ خەڵک ئێمە ئەوەی کە قوربانی داوە بۆ هەرێمی کوردستان خاوەنی ئەو مێژووی و ئێمەشە بێ بەرگری لێ بکەین و هەرواشی لێ دێت یعنی ئەبینین زۆربەی جار ئەوانەی کە پێیان وایە هەتا حکوومەکەن کرد هینێک دۆخێک ڕوەدا بەجێ ئەهێڵن با بڵێن نەهامەتەکە بۆ میلەتەکە ئەمێنێتەوە سیستەمی هەرێمی کوردستان پێویستی بە گۆڕانکاری لە ڕادیکالتر هەیە چونکە وەکو شێرپەنجە بۆ نەباسی گەندەڵیەکەی ئەوە نییە بڵێ بەشێکی گرتوتەوە هەمووی گرتوتەوە ناشارێت و بە بەرچاومانەوە زەویەکانی کوردستان تاڵا نەکرێت بە بەرچاومانەوە سەرۆت سامانەکەی تاڵا نەکرێت هەموو چاومان هەیە هەموو لۆژیک و منتیقمان پێ شتێک نییە این کاری بکرێ و بۆ نمونە ئێستا من باسی تەجروبەی گۆڕان بکەم گۆڕان دنیایەک هەڵی هەیە ئایا ئەگەر من بمێ دەستکاری و تاریخەکەم و بەشان و باڵێ هەڵڵم ئیتر تەواو ینی ئەوە ڕووی نەیەوە نەخێر ئەبدان بە هەڵەکان نابنین نەک لە بەرەوەی تۆ لە حزبێکی دیاری کراوای ئەمڕۆ دەسەڵات هەیە بەهێنی ڕەنگە دەسەڵاتێ نەبێت چکە ئەوەی نەگۆڕە میلەتەکەیە ئەوەی نەگۆڕە خاکەکەیە حزبی سیاسی کۆڵێن 50 ساڵ و 100 ساڵ پێچی جامانەیەکە ئەمڕۆ بێسبێنێ نامێنێ بۆیە حەقە بۆ ئاراستەیە بڕۆین کە بڵێ میلەتی ئێمە ناڕازیە گۆڕانکاریشی وا بکەین و وەڵام دەرەوەی ئەو خواستە جا هەوڵ هەبوو ڕاستیەکەی خۆ ئێمە نابێت لەو بارێشەوە تەنها چاومان لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بێ مستەمعەکەیە ناوی مستەمای کوردیە وەکو تۆڵەی ناکرێ خەونەکانی بکوژی نەکوژراوە ماوە هێشتان زیندووە خەونی سیاسی و نیشتیمانی و نەتەوەیی هەیە لە دەروی ئەوانیش بەڕاستی لە دەروی یەکێتی و پارتی کۆمەڵێک هێزی دیکەن هەند سیاسەتەکەن بۆ ئێمە ناگەین بە فۆرمێکی دیاریکراوی و یان میکانیزمێکی دیاریکراوی سیاسی لە هەرێمی کوردستان لە چوارچێوی پرۆسە سیاسیەکەیە بۆ ئەوی وردە ئەم گۆڕانکاریە سیاسیانەی کە ئەمانەوە لە حکوڕانی هەرێمی کوردستانە دروست ببێ بۆ ناگەین زانی ئێستا بۆ نمونە ئەمە لە سەروبەندی دروستبوونی حکوومەتای با پارتی سەرۆکی حکوومەت واز لێ بێنێ سەرۆکی هەرێم واز لێ بێنێ نە با وەزارەتی ناوخۆ با نەک بە حزبی تر ئەوەی کە ئەمانەڵێن دژمنی میلەتەکەن و ئۆپۆزیسیۆنیەوەن بیان بە یەکێتی وەزارەتی ناوخۆیان بنێ با نەوتیان بنێ با پەیوەندی و دیپلۆماسی پەیوەندەکانی دەرەوەیان بنێ با دەستگای هەواڵ هەموو شتەکانیان کۆنتڕۆڵ کردووە دوایە لە دەی وەرە لەوەی کە ماوەتەوە چیتەوێ هەڵبژێرە
لێرە شێکێتی هەمان تعاملی یعنی ململانە سیاسیەکە ململانێکی دادپەروەەر نییە بۆیە ئەوانەی دەرەوەیەکی نا هەڵبژاردن پێوە نییە تۆ بۆ نمونە ئێستا یەکێتی و پارتی بەڵێ بە کورسی یەکەم و دووەمن ئەو سەرۆکی هەرێم بێ ئەو سەرۆکی حکوومەت بێ بۆ نمونە مەبەسم چیم بەسمەوەی یەکێتیش هەمان هەڵسوکەوتی کردووە لێرە جا ئەگە تێبینی بکەیت لە لاوازبوونی ئۆپۆسیۆنە و لە پەردبوونی ئۆپۆسیۆنە هەموو چین و توێژەکان مامۆستایان فەرمانبەران بە ئاراستەی وەڕۆن لە دەرەوەی سیستەم ناڕەزایەتەکان دەڕەبن بەمانایەکی تر وەکو بزوتنەوەیکی کۆمەڵایەتی لێ هاتووە کە ئەڵێ ئەم حکوومەتە بەڵێ باشڵێ ئەم حکوومەتە ئەم پەرلەمانە ئەم دام و دەستگانە وەڵام دەرەوەی خواستی من نییەم لە دەرەوەی ئەوە هەوڵە دەم گۆڕانکاری کاک سەلام دێمە وڵات ڕاستیەکەی شتێک کە دڵمان پێی خۆش بێم قوارەی هەرێمی کوردستانەیە کە بە دڵنیاییەوە یەکێکە لە دەرەنجامەکانی ڕاپەڕینی خەڵکی هەرێمی کوردستان پێم بڵێ تەبەن فۆرمی ژیانکردنمان لەگەڵ عێراقا ڕوونە بەردەوام لە هەڵبەز و دابەزایە پێم بڵێ ڕاستیەکەی کاتێک یەکێتی پارتی هەموو شتێکیان دوولەت کردووە وەڕوونە دوو ئیدارەیەکە تا ئێستا ڕوونە تەنانەت تێگەیشتنی هەردووکیشیان بۆ چێونەتی مامەڵەکردن لەگەڵ بەغدادا بەردەوام تێگەیشتێکی دوولەت بووە تەنانەت دوای لێهاتووە با من یەک نمونەی زۆر زۆر بەسیتت پێ بڵێم لەبارەی دوولەت بوونەکە هەواڵە بوو بەکرد بە خۆیڵێ پارێزگار بەڵام هەندێک جار ئومێد خۆشنا و ئەلیتەتەر بە خۆیان نەڵێن والی بۆ ئەوی بزانی دوولەت بوونەکە چەند گەورەیە هەر بەڕاستی لە چوارچێوەی ئەم دوولەت بوونەیە ئایندەی قوارەی هەرێمی کوردستان چی لێ دێ بەرەو چۆ وەکو یەکێک لە دەرەنجامە زۆر زۆر باش و جوانەکانی ڕاپەڕین بە کورتی سوپاس دەکەم گرنگە هۆیە ئێستا ئێمە لە خلالی ئەم 34 ساڵە توانیمانە گەلەکەمان بە یارمەتی حیزبەکان و بە هاوکاری هەموو لایەک بە کۆک و ناکۆکەوە کیانێ دروست بۆ کیانەکە لەسەر ئەرزی واقع هەیە نەوعەمە ئەترافێکی نێودەوڵەتی هەیە پێمان پەیوەندێکی باشمان هەیە ئەوە تاوە ماوەی 15 ساڵە چەند وڵاتێکی ئەوروپی بە ئەمریکاشەوە خەریکی ڕاهێنانن بەهێزی پێشمەگە و یەخستنەوەی ئەوە تا ئێستا ئەمریکا معاشی پێشمەرگە هەیە بەجیا ئێمە هەرێمێکمان هەیە هەرێمەکە واقعەکە هەیە ئەگەر بڵێ ئەم هەرێمە پێرفێک 100% دڵخوازی خەڵکە ڕەنگەوانە بێ ئەو 100% ڕەنگە نا کاک سەلام بەڕاستی وانە نەنا ڕەنگە نا ئەزانی وانە بە دڵنیایی بە دڵی خەڵک نییە من بە دڵمە منەق تۆ ڕێی خۆتە بە دڵن نەبێ بە دڵنیایی خەڵکی ڕێی خۆیەتی لای من ئێمە بیر لەواکەینەوە کە لە شاخ بووین بستێ نەبوو 2 متر نەبوو تیاب حەوینەوە ئێستا پەرلەمانمان هەیە حکوومەتمان هەیە وەزیرمان هەیە 34 سەفیر و قونسوڵ هەیە لە شارەکەمانە ئیمکانیاتی ناسراوین لە کاک سەلام بەڕاستی کورد خەونەکانی زۆر زۆر لەوە گەورەترن کە حکوومەتێکی هەبێ و پەرلەمانێکی هەبێ زیاتری ئەوێ ئەوەمەوێ خەڵک زیاترێوێ چیتر چۆن ئەوەمەوێ خەڵک زیاترێوێ کە چییە ئادەی خەڵک زیاترەکە ئەوەیە سیستەمی هەڵبژاردن بۆ نمونە بە ئەو نیسبەتانە کە هەیە کەمتر بکرێتەوە مەسەلە هەڵی یەکەم جار ئەوە بوو کە ڕێژەی لە 100 دانا بۆ حیزبەکانی کوردستان ئەوە بوو بەس 2 حیزب دەرچوو ئەو کاتە یەکێتی و پارتی بوو ئەی حکومڕانی چی حکومڕانیش باش بکرێ وایە حکومڕانیەکە ژەکرێ باش بکرێ کاکە لە هەموو دنیاە حیزبی براوە تشکیلی حکوومەت دەکا حکوومەتەکە ئۆکەی تشکیلیکەن بەس باشیشیکەن وایە بەڵێ ئەڵێم حکوومەتەکە تشکیلیکەن بەڵام باشیشیکەن ئەیتر هەر حیزبە لای خۆی ئەوە باشە خۆ شتەکە بە زۆر داناسە پێ ئەکی دوایە لە هەموو نظامێکی دیموکراتیە کە حیزبی براوە دەستنیشان دەکرێ کە حکوومەت پێک بێنێ ڕوونە سپاس دەکەم سەرۆک وەزیران لەو بێ ڕوونە ئەوانە هەمووی ڕوونە بەڕاستی گرفتەکەمان لەوە نییە کێ سەرۆک وەزیرانە بەیانە گرفتەکەمان لە سیستمە حکومڕانیەکە و
شێوازی حکومڕانیەکەی لە هەرێمی کوردستان کاک وەشارکاتی کاک ئەو سیستەمی حکومڕانیە وەکو پێم وتی ئەگەر مەقارنەی بکەی بە سویسرا و بە سوید و بە نەرویج فەرقمان زۆرە. واسمان لەوەیە ناوە کاک سەلام دڵنیا بە واسمان لەوە هێناوە بە دڵنیاییەوە واسمان لەوە هێناوە بەغا سیستەمەکەی بەغا وێرانە هەر باز ناکرێت هەر باز ناکرێت کاک سەلام هەر باز ناکرێەوە بە دڵنیاییەوە کاک وشارکاتم زۆر کەم ماوە ئەم قوارەی هەرێمی کوردستان شایانی دەست پێوەگرتنە بەڵام خەڵکیش نیگەرانە و ئەزانی بەردەوام پرسیاری گەورەی لەسەر دەرەنجامەکانی ڕاپەڕین هەیە و قوارەکەش یەکێکە لە دەرەنجامەکانی ڕاپەڕین چی بکەین بۆ ئەوەی بە دوور بێ لە هەر ئەگەرێکی نەخوازرە بە تایبەت ئێمە لە دۆخێکی دیاریکراوی هەرێمایەتیین کە ئەزانی چۆن و چۆن من بۆ خۆم بە تەواوی ناومێدم لەوە یەکێتی و پارتی و گۆڕانکاریە بکەن کە ئەبوو بیان کردایە بۆ نەباسی هێزی پێشمەرگەی کرد لە تاریخە شتیوان نییە ئەمریکا زلهێزیشی عالەمە هاتووە وەزارەتی دەرەوە بەرگری ئەمریکا پێنتاگۆن لەگەڵ وەزارەتی پێشمەرگەی ئێمەیە مزەکەرەی لێکتێگەشتنی امزا کردوڵێ هێزی پێشمەرگە یەکخە ڕاهێنانە پێەکەم چەکتە ئێمە پارەتە ئێمە هەر لاساری ئەەکەین لەبەرەوە ئەو گۆڕانکارانیشی لە ناوچەکە هەیە لە جیهانە هەیە بە تایبەت کە دۆناڵد ترۆمپ گەڕاوەتەوە گۆڕانکاریکی ڕیشەی لە سیاسەتی دەرەوەی ئەمریکای ڕوویاوە ئێمە ئەخاتەوە ناو ئەو ڕووداوانەی ناوچەکە و جیهان و من پێم وایە ئەم دۆخەی یەکێتی و پارتی بە تایبەتی پارتی تا شوێنی بتوان دەستی پێوەگرن گۆڕانکاریە ناکەن چکە ئێستا دیارە لە گفتوگوی کاک سەلام کەسێکی خوێنەوارە کەسێکی ینی نووسێ و کتێبی هەیە و باگراوندی هەمومان نەزانین هاتووەڵێ ئۆپۆسیۆن دوژمنە ئۆپۆسیۆنێکی بێت چەک ئۆپۆسیۆنێکی بێ ئابووری ئۆپۆسیۆنێکی بێ محکەمە ئۆپۆزیۆنێک کە هیچی بەدەست ئەوەی ئەوەڵێ جاران تۆزێک خاکمانەویستیابین ئۆپۆسیۆنێک کە تۆزێک ڕوبەر هەبێت دیفاع لە خەڵکە ئەمەش بە دوژمن وێناکەن لەبەرەوە من پێم وایە خەڵک پێویستە بیر لە شێوازێکی نوێ بکاتەوە بە گۆڕان ئەو هەویرە لە کوردستانە هەیە لە دەرەوەی یەکێتی و پارتی قودرەتێکی بەڵێ هەیە بەس من نیگەرانەکەم لەوەیە کە بە ئاراستەی توندوتیژیا بڕە بەڵێ زۆر شێوازی قەباتی مەدەنی هەیە تەجروبەی وڵاتان هەیە تەجروبەی خۆمان هەیە ئەتوانین گۆڕانکاری بکەین دەوڵەتیە بێ وەکو جۆرێک لە پشگیریکردن بە دڵنیاییەوە ئەوروپا و ئەمریکا لە سەدا 99 وازیان لەوە هێناوە یەکێتی و پارتی گۆڕانکاری بکەن و زۆر بە شتێکی سروشتی تەماشا بکری ئەمە هەر ئەرگومنت نییە نازام سیانزەسی قۆنسوڵخانە هەیە و سەفیریش نین قۆنسوڵن دوور نییە سبەینێ لە خەو هەستین بڕێت دۆناڵد ترەمپ بڕیاری چیا بێ وەکو 2019 لە ڕۆژاوادای گۆڕانکاریی وا ببێت کە دیسان خەڵکی ئێمە بەتەنها بمێنێتەوە وەکوتم ئەو گۆڕانکارێن ئێمە ئامانجە دەستی لێ هەڵناگرین بەڵام یەکێتی و پارتی ئەو گۆڕانکارێنی خەڵک چاوەڕێکان ئەنجامی نادەن شار عەبدوڵڵا یان شار عومەر عەلی هاوڕێمان چاوی ماچەکەین هۆشیار عومەر عەلی سیاسەتکار سپاس دەکەم دەست خۆش بێت سەلام عەبدوڵڵا سەرنووسەری ڕۆژنامەی خەبات ئێوەش لاولێرەوە لەگەڵما بوون گەلێک سپاس دەست خۆش بێ کاک سەلام ڕێزت هەیە بەدوعا